سڵاتان لەبێ خۆشەویستان، شەوتان باش بێت. سڵاوی بەرنامەی فانۆسی ڕەمەزان لە هەموو لایەک بێت بە هیوایەوە ئینکە هەمیشە لەش ساغ بن و ئاسوودە بن. دڵمان خۆشە ئەم شەویش خوا و دەرفەتی پێداین بینەوە دیدەنیتان بۆ ئەوەی بتوانین هەم کاتێکی خۆش لەگەڵ یەکترا بەسەر بەرین، زانیاری تایبەت و لەگەڵەوەشدا کۆمەڵی خەڵات ببەخشینەوە. ئیتر لە لای چەپ و لە لای ڕاستی من سی فانۆسەیە. بەرنامەی فانۆسی ڕەمەزان پێکهاتووە لە سی فانۆس. کاتێک پەیوەندیمان پێواکەیت لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لە خوار و شاشاگر هاوڕێیانمتانن ژمارەکانمان بنێ، تۆ ژمارەیەک هەڵەبژێری لە هەر فانۆسێکدا بڕگەیەکی جیاوازێ. ئیتر جاری وایە پارەی کاشت بۆ دەرەچێ، جاری وایە مۆبایلێکت بۆ دەرەچێت، جاری وایە پرسیارت لێکرێ، جاری وایە ئەگەیتە قۆناغێک کە بە 5 پرسیار ئەتوانی تا 500,000 بڕۆی، جاری وایە پارەی کاش لەنێو بڕگەکە یان وێنەیەک یان شوێنێک وە زۆرترین بڕگەیتیایە و هەندێکشان سوپرایزن. ڕاستەوخۆ هیچ پرسیارەکەت لێ ناکرێت، تەنها تۆ لەسەرتە ئەو فانۆسە بدۆزیتەوە کە ئەو پارانەی تایە یان ئەو دیارانەی تایە و لە ڕێگەی سپۆنسەرەکانیشمانەوە بێگومان چەندین خەڵاتی تایبەت دەستنیشان کراوە بۆ بەرنامەکە. فانۆسی وای تایە ئەیکەیتەوە ڕاستەوخۆ من نەمە یەکسەر دەست بکەم بە قسەکردن لەسەر سپۆنسەرەکانمان. فانۆسی تایە کە ئەیکەیتەوە لۆگۆی کۆمپانیای ئایچیو پێیەکێکە لە سپۆنسەرەکانمان بە سوپاسەوە، بێگومان وەکو لە شاشەکەش دەیبینن لۆگۆکانیان. ئایچیو بۆ ئەم شەویش دوو خەڵاتی دیاری کردووە، هەر کەسێک بتوانێت یەکیان دوان دوو خەڵاتەیەواتە دوو ئایچیو هەیە بدۆزێتەوە، ئەوە بۆ 1 مانگ ئینتەرنێت بێ بەرامبەرتوانێت بەکاربێنێت. کۆمپانیای سەفرە، لۆگۆی کۆمپانیای سەفرە لە نێو فانۆسەکاندا بدۆزەرەوە، بازاری جەژنت بکە. 180,000 دەتوانیت بازاری جەژنی خۆتی پێ بکەیت. 180,000 پێما بێ بڕێکی باشە. سپاس بۆ مارکێتی سەفرە. کۆمپانی ئاڤێرا بۆ بواری کۆزمەتیک و جوانکاری هەموو براند ئەو بابەتانی کە هەیەنە لە بواری جوانکاری بە تایبەت بۆ خانمان براندن. بۆ ئەم شەو 3 پاکێجیان هەیە، 3 پاکێجی 100,000 هەیە. ئەگەرەوەی لۆگۆکانی ئاڤێرا بدۆزێتەوە، دوو لۆگۆمان هەیە بۆ ئەم شەو، ئەتوانێت هەرێکان بە بەهای 100,000 بابەتی مکیاژ و بابەتە جوانکاریەکانی خانمان بۆ خۆی دەسەبەر بکات. هۆتێل تایتانی، ئەوەی کە بتوانێت لۆگۆی تایتانی یان ڕەنگە من بە پرسیارێک بیکەم، 2 کەس دەتوانێت بچێتە کۆمپانیای بڵێن ببورن هۆتێلی تایتانیک، لەوێ بەربان کاتەوە بۆ فێشە و 2 کەسیش بەدڵی خۆ بخۆ. بڵاگودیش یەکێکی ترە لە سپۆنسەرەکانمان، بێگومان بڵاگود بۆ کاری تەختە، ئیتر لە بواری کانتۆرتەوێت، کەوانتەری ناوماڵتەوێت، درێسین ڕوومتەوێت، جێپێڵاوتەوێت، هەر بوارێک ئەگەر بتانی لۆگۆی بڵاگودیش بدۆزیتەوە بە بەهای 400,000 تۆ ئەتوانی بازاڕی خۆت بکەیت. جا بە دەست بکەین بە پەیوەندیەکانمان. وەرە یەکەم پەیوەندیمان با بزانین چێە و لەم کامێرەیەوە وەری بگرین. یەکەم پەیوەندیمان خاتوشنۆ لە کەرکووکەوە. خاتوشنۆ حیاتم چۆنی؟ خاتوشنۆ بەڵێ چۆنی بە قوربان؟ کاتی سپاس دەکەم. ئێوە چۆنن دەنگ و باستان؟ وەڵا الحەمدوللا لە خوا ڕەمەزان لە کەرکووک چۆنە؟ شتێکمان بۆ باسکە، چی ئەخورێ چی ناخورێ؟ وەڵا الحەمدوللا شکر خۆشەوە. تر جاوەکەی فێنکە. جاوەکەی فێنکە. خاتوشنۆ بەڵێ شەوەکانی تریش هەوڵەدا بەرنامەکە وەربگری؟ وەڵا زۆر دەمێکە هەوڵەدەم. بۆ دووەرنەگیرا بەزەم شەو شانستە بۆ باشە؟ بس بێ زەحمەت ناو شنۆ ئەسعەدە. شنۆ ئەسعەد، شنۆ ئەسعەد. باش شنۆ ئەسعەد. شنۆ خان بەڵێ لە ژمارەیەکە تاسی ژمارەیەکم پێ بڵۆ با من فانۆسێ بۆ تۆ بکەمەوە. بەشک و ئیشەڵڵاه بەخت یاوەرت بێ و خەڵاتێکی باش بەریت. ئەڵڵا ژمارە حەوت. ژمارە حەوت. ژمارە حەوت. ژمارە حەوت یارمەتیش بدەی کاگاری. زۆر دەمێکە هەوڵەدەم. ژمارە حەوت بۆ جەنابەت بە هەر لێرە بیکەمەوە. باشە بە هەر لێرە بیکەمەوە. خاتوشنۆ بەڵێ خاتوشنۆ پیرۆزە، تۆ بوویتە براوەی یەکێک لە خەڵاتەکانی کۆمپانیای ئەڤێرا بۆ بواری جوانکاری، تر لە بواری مکیاژ و کورە سوورا و سپیا و بۆی نینۆک و ئەو حەنتەنە و تەنتەنانی کە ئێوەی خارمان خۆتان سەر و سەوداتان لەگەڵیا هەیە. باشە زۆر سپاس دەکەم. بابەتەکانیان زۆر باشن.
هیوادارم سوودی لێ ببینی بە بەهای 100,000 تۆ ئەتوانی سوودبەمبی لە خەڵاتەکانی کۆمپانیای ئاڤێرا. دەست خۆش خاتوشنەوە، سوپاس بۆ پەیوەندیەکە. با پەیوەندی چکە وەرگری کێمان لەگەڵایە بزانین. بەهرەخان لە سلێمانی و بەهرەخان سڵاو لێ بێ بەهرەخان. سڵاو لێ بە کاگاری چۆنی بە قوربان تۆ چۆنی ئەحواڵت چۆنە؟ سڵاو بۆ تۆ بۆ کوردستان زۆر سپاس زۆر کەوتو بن و هەر گەشاوە بێ کوردستان. دەنگت زۆر زۆر حاڵە دەنگت زوڵاڵە مانە وایە خواردنیی باشت خواردووە هیوادارم باش وایە وەڵڵای تر خوای گەورەش کرد بۆ تۆ خوا لەشمان سان کە هەموو ڕۆژێکمانی ئینشەڵڵا هەرخۆش بێت. ئینشەڵڵا هەمیشە هەر لە خۆشییا بن هەموو کورد هەر لە خۆشییا بێت ڕەمەزانێکی ئارام و تا ئێستا باشە وایە؟ الحەمدولله الحەمدولله. خاتوبارە بەرنامەکە و پێچووە نەشەوان لەگەڵ کێ دانیشتن سەیرمانەکان؟ والله بەرنامەکانتان هەمیشە کورسات پێشکەوت و لە پێشکەوتنا بێ یا ڕەبی. بەرنامەکەتان زۆر کوردەواری زۆر خۆشە بەس ئەگەر بکرێ سپۆنسەرەکان هەر بە پارەی کاژیان کەدا لە مەسئلە بۆ خەڵک زۆر باش بن. زۆرینەیشی پارێ خاتوبارە چەند سپۆنسەرێکمانی ترەوان ژمافی خۆیانە زۆرینەی پارێ ینی بە سوپاسەوە لەگەڵ هەندێکیانە قسەمان کردووە ئەو وەختی ئینشەڵڵا ئەگەر خەڵات دەرچوو ئەگەر بڕە خەڵاتەکەشت نەوێ پێم وا بێتوان بە پارەش خەڵاتەکەت بۆ ئەژمار بکەن واتە بدەنێ باشە؟ والله بۆ یعنی مەقسەدم خۆ نییە بەس خەڵک ئێستا لە خوای گەورە بە زیادێ ئەگەر بکرێ خەڵک زۆر لەم کاتیا پێویستێمە لەو بەس خەڵکە بەخوا خەڵک زۆر وەزعی شەڕە ئێستا ئینشەڵڵا هەموو کەس دۆخی باشە بێ و لەم قەیران و نەهامەتی و ئیتر چوزانم هاوڕێیان نەگری ئەگەر بکرێ پانۆسی 27 بە ئیزنی خۆ پانۆسی 27 پانۆسی 27 بۆ تۆ کەمەوە ڕەنگی چیە جگەریە وانە؟ جگەریە؟ داگارم جگەریە وانە؟ خات و بەهرا لە ماڵەوە ئینتەرنێتتان هەیە؟ وەڵا ئێمە خۆمان نیمانەنە وەڵا ئەی ئینتەرنێت بەکار نایەنن؟ وەڵا حەزم بێ قای ناکە تۆ خەڵاتێکی کۆمپانیای ئایکیو بۆ خێراترین ئینتەرنێتتان بۆ دەرچووە کە بۆ یەک مانگ بێ بەرامبەرە دۆتوانی خەڵاتەکە لەیە بە کاشی وەربگری کێشەی نییە باشە؟ هەتا زۆرتو بن و هەچی بێمە پێشکردین دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر سپاس دڵخۆشین کە پەیوەندیەکانمان ئەمە چەشتن ئەمە زۆر زۆر بەڕاستی بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە پەیوەندیە لە کەرکووک پەیوەندیە لە سمچەماڵ پەیوەندیە لە سلێمانی پەیوەندیە لە سۆران پەیوەندیە لە کەلار پەیوەندیە لە ڕانیە ئەم هەمە چەشنیە ئیسلمێنێکە کورسات دەنگ و ڕەنگی کوردان پێشەوەی پچمەلای پەیوەندیەکی تر بۆ تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئێمە لە دووشەی ڕابردۆ وتمان ئەو دووناوە ڕاگەێنین کە لە کۆمنت نایەن بۆ دەرچووە کاک عەلی محەممەد یەکێکە لەوانەی کە خەڵاتی تایبەتی بەرنامەی بۆ دەرچووە بە بەهای 100,000 بێگومان دواتر لە پەیجەکە پێڵن چۆن لە سبەینەوە دەسەگەین بە پێدانی خەڵاتەکان خات و گۆنا ئەمین ئەویش بە هەمان شێوە خەڵاتی دوێنێ شەوی بۆ دەرچۆ گۆنا ئەمین بێگومان ئەویش پێما بە ڕستنی چی لەسرە گوڵێکی لەسرە خات و گۆنا ئەمینیش بۆ براوەی خەڵاتی 100,000 تر جا با پرسیاری ئەم شەویش دابنین وانە ئەم شەو تەنها بنووسن کوردستان با کۆمنت لە خوارەوە ئەوەی کە لایڤ ببینێت لە پەیجی فەیسبوک هەر ئێستا مۆبایلەکان بگرن بەدەستانەوە تەنها بنووسن کوردستان تەنها بنووسن کوردستان باشە زۆرترین کۆمنت چانسیەوە بێ سپەی شەو ببێتە براوەی یەک خەڵاتی تا لە پارە دەریکەمیکەم بە مۆبایل باشە سبەی شەو هەر کەسێک زۆرترین کۆمنت بنووسێ لە ئەم لایڤێک ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی کورساتەیە تەنها بنووسە کوردستان 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 ئەوە نەبنووسە کوردستان کە قەت نابێ بێزاروی نەنووسینی کوردستان بۆی چانسی بردنەوەی یەک مۆبایلی زیرەکە سپەی شەو هەبێ زۆرترین کۆمنت دیارە چانسی زیاترە ئاچینە کۆی خۆشەویست خات و مەرزیەمان لەگەڵایە خات و مەرزیە چۆنی بە قوربان چۆنی بە ساقاخۆڵتان چۆنن زۆر زۆر سپاس لە شارەکەی حاجی قادری کۆیی مەلای گەورە دڵداری شاعیر خات و مەرزیە هەموو شەوەکان بینەری بەرنامەکە بوون وایە
والله بين الزمن حول بلان برز نبوم ئیشەڵا أما خاني بساركين ئەم شەو ئیشەڵا چانس یاوەرتە بێت تۆ فانۆسێکم بۆ بکەرەوە أنا تجمع ردنا نۆ دو فانۆسی ژمارە نۆ بۆ جەنابەت ئەهێنم و ئەیکەینەوە ئەمە فانۆسی ژمارە نۆ با بەخۆم سەیریش کەم باشە یەکەم جارزانم با خاتو مەرزیە بله جەنابەت نەختینەت بۆ دەرچەوە واتە پارەی کاش باشە بەڵام با مەعاملەیە بکەیت تۆ جارە نازایی چەنی تایە وایە بله با دانیشم تۆزێ لە مەعاملەکانە من تۆزێ حەزم لە دانیشتنە خاتو مەرزیە بله ئەم چرایی تۆ لەواچێ هیچی تیانە بێ لەواچێ بڕێیەکی تیا بێ لاچە بڕێکی زۆریشی تیا بێ باشە منم چرایی تۆ بە 25,000 کڕمەوە والله كما کەمە بله بە 26,000 کڕمەوە پنجاه باشا بە 50 بله بە 50 تەواو ماڵی من بێ والله نازانم جرب ناكين من ئەڵێم ئەگەر ئەڵێ بە 50 ماڵی من بێ باشا مثلا 300 باشە 50 بله پنجاه باشا تەواو بله دوري كوكي کاگارام و طبعا خاتو مەرزێ شانسە هەیە لە پشتەوە هەر چوار کامێرەمانەکە ئەڵە تۆزە سەرکەوە يعني حتى وطن یعنی ئەڵە تۆزە سەرکەوە باشە بله ئەڵێ باشە بۆ تەکەم بە 75 باشە بۆگەرنی کەمتەنی تێدایە ساڵانی کە بخۆین لەواچێ سفری داوێ بەخوا بێکی 25 نەوان وەرگری دەبا حتا پێنجەکە بێتاڵم 75 تەواو بەڵێ پیرۆزە خات و مەرزیە تۆ بوویتە براوی 75,000 بابزانین چەنی تیایە باشە بابزانین چەنی تیایە بابزانین خۆت ئەگەر چراکە و فانۆسەکە و بیویستایە چەنی تیا بوو بیبینین لەسەر شاشەوە باشە حەزەکەم خۆ ببینی لەسەر شاشەوە ئەیبینی؟ خات و مەرزیە بەڵێ جەمالێکە فەرموو ئەیبینیت؟ بەڵێ چەنی تیا بوو؟ خێری تێدا ئینشەڵڵا دەقەی ناکە پیرۆزە تۆ بوویتە براوەی 75,000 و لا کۆی خۆشەویستەوە زانین کەی ترمان لەگەڵایە گەشاوخان سڵاو لە خۆت گەشاوخان لە چۆوە؟ لە سلێمانیەوە لە سلێمانیەوە گەشاوخان هەموو شەوی بینەری بەرنامەکەن؟ بەڵێ ئەرۆڵا کاکرە باسەریانی خۆشیتان لێکەم بەرنامەیەکی زۆر جوانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس خات و گەشاوی خۆشەویست خات و گەشاو بەسەرهاتێ شتێکی خۆشمان بۆ باسکە ئۆلا کاگاریگەم لەم کاتە هیچی وام نەخراب نییە ئەو کاتانی تەلەفۆن بۆ منەکەن هیچتان بیر نامێنێتەوە وایە؟ ئەرۆڵا قای ناکەم یاڵا وەرە فانۆسێکمان بۆ دەستنیشانکە ژمارەیەک کاگاری ژمارەیەک بۆ تۆکەین زانین ژمارەیەک چیتە؟ خات و گەشاو بەڵێ نەکەوی تۆزێوەش وێنە ناسی بۆ جەنابەت باشە؟ بەڵێ وێنەیەک ئەبینین لەسەر شاشە بزانە هیچی کەسایەتیەکە باشە؟ بەڵێ جوان سەیریکە و پرسیارەکەشت دوای لیەکەم دوای وەڵامم بەرەوە باشە؟ بەڵێ باش یاڵا با هاوڕێمان دەرهێنەر وێنەکەمان بۆ بێنێتە سەر شاشە وێنەکە بینی خات و گەشاو وەڵاهی هێشتا نەهاتووە کە هاتە سەر شاشە ئێمەشەی زانین باش باشە وێنەی کەسایەتیەکە بەڵێ نازانم بە چی بوارێکە پێ ناڵێم باشە وێنەکەی سەر لەسەر شاشە هەیە باشە
سی چرکەمان بەنێ هاوڕێیان تۆ لە ماوەی ئەم سی چرکەیە پێمان بڵێ ئەم کەسایەتیە چیەیە یەک ناویش وەرەگرم باتە پەلەمەکە لە وەڵامدانەوە باشە بەڵێ ئاگداری کات بە یەک ناو وەرەگرم ئەم هونەرمەندە چێە پێشنیارە بۆ کەم ئاوە چاو کەسکە بەڵێ ئاوە چاو کەسکە و سەیری شاشەکەکە شێ وڵی کاگاری ناتوانانی یارمەتیم بێ چاو تۆزە کەسکەرەوە کاتە تاو بوو ئاگداری کات بە کاتە تاو بەداخەوە خات و گەشاو بەداخ بیاڵینەوە کاگاوڕێ یانی ئاشکرا ئەیاڵینەوە کاگاوڕێی دەرێنەرمەنەڵێ بە بیهێڵینەوە وەکو ئاسانکاریێک بۆ بینەرەکانمان ئەگەر لە شەوێکی ترام ڕگەی وێنە ناسیت لە ناوێکێک لە فانۆسەکانە دۆزیەوە ئەم وێنەیەش لەوا چێ بێتەوە بەردەبێت باشە پاوە لابێ پەیوەندی تر چێمان لەگەڵایە لە سەیسایەخەوە تارە تاراخان تاراخان چۆنی بە قوربان باش کاگاری زۆر سپاس تاراخان بەڵێ شەوانی ڕەمەزان بەچی بەسەرە بەن ینی دائنیشن سەیری چیەکەن وەڵا سەیری بەرنامەکەی جەناب دەکەین ئێمە یاخوا هەر لەش ساغن دوای ئێمەش بەرنامەی کاکاردی عوسمان عەلیمان هەیە هونەرمەندێکی زۆر تایبەتە ئەم شەو بەڵێ کەم کوردێ ئەم شەو بتوانێت کۆنتڕۆڵی تەلەڤیزۆنەکەی بگرێ بەدەستێ و بیگۆڕێ باشە لەبەرەوە بمێننەوە دوای بەرنامەکەی منیش بەرنامە لە دوای بەرنامە کورساتە میشە لە مانگی ڕەمەزان و لە دواتریشە هەروایە میشە باشترینەکانتان پێشەشەکە خات و تارە با فانووسێک هەڵبژێرین باشە بەڵێ ژمارەیەک تاسی ژمارەیەکم پێ بڵێ با چوار بێ چوار بەڵێ ژمارە چوار یەک دوو سێ چوار ئەمە ژمارە چوار بۆ خات و تارە بەشک و ئیشەڵڵا خات و تارە بەڵێ بەخت و شتە چۆنە تۆ وەڵایی مام ناوەندە مام ناوەندە بەڵێ باش ئەبێ مەعامەلە بکەین تۆش باشە بەڵێ مەعامەلە لێرە خۆشەوەیە خات و تارە تۆش جەنابەت بەڵێ نەختینەت بۆ هاتۆتەوە واتە پارەی کاش ئەتوانی ئاوا بڵێ من چراکەم قبوڵە ئیتر لەوا چێ سفر دیناری تابێ لەوا چە پارەیەکی باشیشی تابێ بەڵام با من تۆ سەر و سەودایە بکەین بەڵێ باشە من ئەم فانۆسەی تۆ بە 35,000 کڕمەوە طبعا من 5,000 من حەز ناکەم بینەرەکانم هیچ کات بەبێ دیاری پەیوەندیەکە داخەنەوە بەڵام بیرتان نەچێ هەندێک لە فانۆسەکان تایەتی کە هیچ یەک دیناریتیانە بەڵامی تر منەکەومە مەعامەلە جاروایە زیاتریشە و جاروایە کەمتریشە باشە یاڵە خاتوتارە ئەم فانۆسی تۆ من بە 35,000 کڕمەوە تۆ توانی ببیتە براوی 35,000 هیچ پرسیارێکش لێ ناکەمەوە وەڵام 35,000 من فانۆسەکەی تۆم کڕێتەوە ئایکەینەوە لەوات یەک دیناریشیتانە بێ و ئەشیکەینەوە لەوات چێ بڕەپارێکی باشیشی تیان کەمە بەخوا کەمە بەڵێ 40,000 خوار کەمە 50,000 زۆرتر من 50,000 پێم باشە سەوڕەکەم خراپ نەبێت ئیتر مەعامەلەیە من ئەڵام ئەم فانۆسە بەد 50,000 ئەوەرە سەروتر کاگارم بەرە پێشەوە بەلای من وەرە وەرە کاگارە من هەندێک جار ئاسانکاریەکەم بۆ بینەرەکانمان بۆی کە بزانن یارمەتی خەڵکەیە ئاسانکاریەکەم وایە ئێستا ئەمە تۆڵی چەند منەڵم بە تۆ بە 50 کڕمەوە باشە بە 50 ڕازی تۆ ناوەڵە ڕازینی ناوەڵە ئەگەر بیکەمەوە هیچی تیانە بێ هیچت بۆ دەرناچێ خات و تارە گرێم نەکەی دوای قەی ناکە خۆم و بەختم خۆت و بەختت بەڵێ باشە ئەوە بۆم زیاد کردی بۆ 6,000 بەخوار با خۆم و بەختم بێ قەی نا ئەزەکەم هەر هەموو یەکەیتەوە بەڵێ دوا وەڵام دوا وەڵام بۆم زیاد کردی بە 75,000 دوا وەڵام بیکەمەوە بیکەرەوە بیکەمەوە
بیکەرەوە تەواو ئەیکەمەوە گلەی خۆت و ئیتر گلەی لە منیش مەکە باشە باش خات و تارا پیرۆزە 100,000 بۆ جەناب زۆر سەرکەوتوو لە معاملە هەروە گیر بە خات و تارە بەخوا شتێکی چاکە ئیشەڵڵا دەستان خۆش بێ لەش ساق بە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بینەرانی خۆشەویست دوور مەکەونەوە ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە لە کۆمنت لە فەیسبوک تا ئەتوانن بنووسن کوردستان زۆر بنووسن تا ماندووە بن زۆرترین کۆمنت شانسی بردنەوەی مۆبایلێکی هەیە سپەیشەڵ لەبەرەوە زۆر دوور مەکەونەوە یەک گوچانی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە لاتە چاوەڕێوە مەکردەوە دڵنیام هەر چاوەڕێەوە بن کە بەرنامەکەتان بگەڕێتەوە و دەستکەین بە وەرگرتی پەیوەندیەکان و خەڵات وانە؟ ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە سپۆنسەرەکانمان IQ کۆمپانیای سەفرا ئاڤێرا تایتانیک بلاگوت هەموو ئەمانە سپۆنسەری بەرنامەکەن با پەیوەندێکی تر وەرگین باشە خات و ڤینۆسمان لەگەڵا لە سلێمانیەوە خات و ڤینۆس سڵاو لێبێ سڵاو لە تۆش کاگاری چۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە والله الحەمدولله ئێمە باشین ئاتۆ پێم ئێمە باشین ئەگەر ئێوە باش بن ئێمە باشین ئاتۆ پێم بڵە چۆن پەیوەندیەکە وەرگرت واللهی لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە هەوڵەیەم پاریش هەوڵ ئێستا واتە ئاسان نییە وەرگرتنی وایە نەبخوا ئاسان نییە باش چکە هەندێک کەسێ گلەی یەکاڵی کاکەگیان پەیوەندیەکەمان پێ وەڵی لۆدی زۆر لەسرە سپاس بۆخوا بەرنامەکەمان بینێری هەیە و خەڵکێکی زۆریش پێی خۆشە خەڵات بێت و ئێمەش پێمان خۆشەوە خەڵات بەرنەوە خات و ڤینۆس لە ژمارە یەک هەتاوەکو سی ژمارەیەکم پێ بڵێ با ئێمە بتوانین فانۆسێ بۆ تۆ بکەینەوە و دڵت بەشک و ئیشەڵڵا ئەم شەو خۆش باش ژمارە 12 بێ ژمارە 12 بۆ جەنابەت ئەکەینەوە وتی بەختم لە هەموو شتێکە ڕەشە تەنها لە شووتیانە بێت سپیە خۆتۆوانی الحەمدولله باشە باەسە بزانین فانۆسەی کە هەڵە بژاردووە ڕەشە بۆیە وامودا باشە گۆڕم ناوەڵامەی گۆڕە بۆی گۆڕی باشە بابەتی کوردەواری زۆر ئاسانە باوەڕکە عالم لای خۆمانڵە کورە مناڵێکی ژەیزانێ باشە وێنەیەکە بینی وێنەیەکە بینی باشە کەرەستەیەکی کوردەواریە باشە پێم وا بێت کاکاوڕە جلو بەرگەوانە با ببینی جوان سەیری وێنەکە بکە و پرسیارەکە و لێ یەکەم باشە باشە بەزە بە یارمەتیم بە کاگاری دەبزانم یارمەتیەوێت خوا بابێت با وێنەکە ببینین باشە کە وێنەکە هاتە سەر شاشە منیش ئەزانم کە بێت سەر شاشە چکە منیش ئەیبینم لە بەرامبەری منی شاشە هەیە ئەزانین چەند چرکەیەک دوعاکەوێت تا ئەگاتە لای جەنابتانەوە وە لە سەری کۆڵانەکەی ماڵی جەنابتە ئاگدار بە ئەوە هاو وایە ئەم جلوبەرگەی کە هەیە لە کوردەواریە پێڵەن چی و سی چرکەت هەیە وەڵاممان بیتەوە یەک ناوەرەگرم یەک ناوەرەگرم هیچ ناوێ نەڵی تا دڵنیا نەبووی لێی جوان سەیریکە کاتمان بنێ هاوڕێیان من کاتر هەر وێنەکەمان بینێ بێ کاتمان هەبێ دەی ئەو جلوبەرگە کوردیە پێی ئەڵێن چی لە کوردەواریە جلوبەرگی چی ناوچەیە کەوا و سەڵتە کاوە سەڵتە جێگیرەکەین کاوە سەڵتە جێگیرەکەین باشە فەقیانەشی هەیە بێگومانەوە تاها بەسەر دەستەکەی فەقیانەشە کاتیش تەواو بوو پیرۆزە خات و ڤینۆس تۆش بوویتە براوی 75,000 کاوە سەڵتەیە کۆنی ڕەسەنی کوردەواری و ئێستا زیاتر لە گەرمیان لەو ناوچانە زیاترەکرێ کاتە بەختەکە وەکو شوتینە بەختەکە شەڕەش نەبوو هەر بەخت سپیبی هەمیشە خات و ڤینۆسیان لە خات و دەریا وەرەگرین لە چەمچەماڵەوە خات و دەریا سڵاوە لێبێ سلام علیکم عەلەیکە سەلام خات و دەریا چۆنی بە قوربان چۆنی کاگاری باسی ئێمە باشی نەگەرێەوە باش بن زۆر سپاس دەکەم زۆر سپاس خات و دەریا لەگەڵ کێ دانیشتون سەیرمانەکەن وەڵڵاهی دایک و برازن تر ئاوها سڵاو بۆ هەرەمیان بەدەستی ڕاست بەدەستی چەپ باشە
ئای بۆ شەوچەرە چییە خۆن چی شێلمە کوڵێنن یان چوزانم چییە خۆن والله شێل و ئیتر شیر و قاوە و ناوکە و ئەیدا عیبی نییە زۆر زۆر باش بەڵێ. خات و دەریا ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانۆسێک بکەرەوە بەختی خۆ تاقیکەرەوە دەی والله لە بینی 15 لە بینی خات و دەریا ماوی لەسەر هێڵ باڵێ 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 ژمارە چەند والله لە بینی 15 سیا نازانم کامیان لە بینی 15 سیا باڵێ دڵی خۆت کاگاری هاوکاریم کە دەمێکە هەوڵۆزام 15 لەگەڵ سی باڵێ باوەڕم پێکی خۆشم نازام لە کامیانە باوەڕم پێکی خۆشم نازام لە چیانە 15 بجێرە چییە 15 بکەینەوە شانسی خۆ دەبا با 15 بکەینەوە با 15 بکەینەوە باشە پەشکوی شەڵڵا شەشی باشی تیا بێ و ئەم شەو هەستەکەی چی تایە خات و دەریا وەڵاهی نازانم دایکم هەرەویت بڵێ 15 باڵە بڵێ هەردستان پێ دایکە وتی 15 نییە باڵێ هەر تێژەوی وەری گرمەیت ئەگەر وەرت بیر بڵێ 15 تاو دایکت دڵی دایک پاکە پیرۆزە لە دایکت یەک مۆبایلی زیرەک پیرۆز بژیت بە قوربان هەر سەرکەوتوو بن زۆر زۆر سپاس بۆ پەیوەندێکەکەتانەوە نەپەلی بوو خەڵاتەکەی وەرگێک سە دایخستەوە وا بوو هەڵە باسەنتم زۆر لە نەبوو قەی ناکەوەش بیرکردنەوەیشی ئابووریانەی باشە با بچینەوە بۆ لای کەرکووکی خۆشەویست لە کەرکووک و پەیوەندەکانمان زۆر زۆرن دڵخۆشین بینەرانی خۆشەویستمان لە کەرکووک لە هەموو ناوچەکانی کورسانەوە پەیوەندیمان پێوەکەن خات و شیلان بەڵێ چۆنی خات و شیلان چۆنی کاکاری چۆنی بە قوربان ئەحواڵت چۆنە الحەمدولillah یاخوا باش بی یاخوا باش بی خات و شیلان چەند گۆرانی هەیە بە ناوی شیلانەوە محەممەد جەزا ها محەممەد جەزا ئەخە زام گۆرانەکەی ئەزانی بەڵێ هێدا دەی دە تۆزێکمان بۆ بڵە دێخۆ سێ گۆرانی پێ بڵە شیلانی تیاابێ خەڵات دەکەم بەس گۆرانەکان بڵێ بەس گۆرانەکان بڵێ نەڵی هونەرمەند حەمەد جەزا و گۆرانی وت و کاک فڵان وای و کاک یاڵا قەی ناکە ژمارەیەکمان بۆ بکەرەوە فانۆسێکمان بۆ بکەرەوە باشە کاکە دەی ژمارە حەوت ژمارە حەوت ڕۆیشتووە بەداخەوە ژمارە حەوتمان ڕۆیشتووە ژمارەیەکی تر چواردە بەڵێ ژمارە چواردە بۆ جەناب دەکەینەوە باشە ژمارە چواردە کەس هەبووە ئەم شەو هیچ خەڵاتێکی بۆ دەرنەچوو بێ پێم وانێنە خۆشبەختین بەڕاستی زۆر زۆر دڵم خۆشە کە بینەرەکانمان خەڵاتی تایبەتیان بۆ دەرەچێت خات و شیلان بڕگەی شوێنناسی بۆ جەنابەت هاتوۆتەوە باشە لە شاشەوە پەلە ناکەین وێنەیەک پیشانی جەنابتین با وێنەکە بڕۆ هاوڕێیانم بۆی بگاتە لای بەخێرایی ئەم وێنەیە کە بینیت هەر وێنەکە هاتە سەر شاشە ئاگدار بە سی چرکە یەکسەر لەگەڵی ئەڕوات هاوڕێیانم وێنەکەیان بینی لەسەر شاشە سی چرکەت هەیە پێمان بڵێ کە ئەو وێنەیە شوێیە ڕەنگە مۆزەخانەیە بێ ڕەنگە شوێنێک بێ ڕەنگە شەقامێ ئەمەتا لەسەر شاشای بینی ئەم وێنێت لە چۆ بینیەوە ئەم وێنەیە شوێیە دەی دەرکی سەرانیە یەک ناوەرە گرم ئاگدار بە تەواوەری گرم بەردەرکی سەرە یارمەتێکمانە دێت نزیکە لێەوە نزیکە لێەوە مزگەوتی گەورە وەڵامی کۆتایی وەرەگرم مزگەوتی گەورە بەڵێ تەواو مزگەوتی گەورە وەرەگرین بۆ تۆ با کاتەکەشە تەواو بوو با بینیم بزانین مزگەوتی گەورەیە پیرۆزە خات و شیلانی خۆشەویست تۆش بوویتە براوەی 75,000 یەکگومان مزگەوتی گەورە بوو
و پێم وابێت ئەمە گۆڕی میرەکانە چەند میرێک ئەگەر هەڵە نەبم 11 میر لە نێو مزگەوتی گەورە لەوێ بە خاکس پێدراوە لەگەڵ مرقەدی کاک ئەحمەدی شێخ محموودی نەمر هەموو ئەمانە لە نێو مزگەوتی گەورە هەیە و ئەمڕۆ لە ڕەمەزانەدا مزگەوتی گەورە جمەی دێت لە ستایش و پەرستشی خوای گەورە. با وچانێکی کورد وەربگرین ئەگەڕێنە وڵاتان بیرتانە خەمەوە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی کورسات لە خوار ئەم لایڤە بنووسن کورسات زۆرترین ئەوەی کە ئەنووسێ زۆرترین جار نووسێتی کورسات چانسیەوەی هەیە کەسبەی شەو مۆبایلێکی زیرەکی بۆ دەربچێت. بیرتانە چە کۆمنت بکەن پاش وچانێکی کورد لەگەڵتان بەرداوام ببینێم. کورسات بەنگی هەمووانە کورسات بەنگی هەمووانە ئەو ڕێک مۆسیقاکەمان موسیقای تایبەتی کورسات مارشی کورسات لەگەڵتان بەرداوامی لە فانۆسی ڕەمەزانەوە خۆشەویستان ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە کۆڕێکێک و ئاساسیاڵەکمان هەیە ئەتوانن بۆ ژمارانە پەیوەندی بە بەرنامەکەمانەوە بکەن شەوانە پەیوەندیمان پێوە بکەن لە بەرنامی فانۆسی ڕەمەزانەوە چەندین خەڵاتی گرانبەها و چانسی خۆتان تاقیکەنەوە پرسیار و دیاریشی تایە و ئیتر جار وایە ئەیزانی جار وایە نایزانی بەڵام ئێمە دەسەکانتان بۆ ئاسانەکەی یارمەتیتانێ بینی خۆمان بێت. با پەیوەندەکە وەرگین یەکەم پەیوەندیمان کاگنیهاتمان لەگەڵای لە هەولێری خۆشەویستەوە کاکە نیادیان کوی ئەحوارت کۆ برایکم نیاد خان نیاد بۆ دووکێ بێ قەیناکە نیاد خان چۆنی ئەتوو کوی ئەحوارت کۆ باشی مار و مندار کوونە باشن الحەمدلله لە خوا بەجات دێوەتۆنە ئەو چێ وەڵایم بە هەولێری قساکەم تۆ زۆر بە ئەم منتیخێم لا قساکەی ساس دەکەم چاوت ماچەکەم خاتون یادیان لەگەڵ کێ تەماشای بەرنامەکەکەن واللهی لەگەر ماڵەوە سڵاومان بۆ ماڵەوە هەیە چاوی یەکە بە یەکەتان ماچەکەن لێرەوە هەتا هەولێر سڵاومان بۆ هەولێری خۆشەویست هەولێری پایتەخت خاتون یاد ژمارە بەختت لەگەڵ ژمارە چەنە لە یەک تاسی ئەگەر پێ بڵم بەختی تۆ ژمارە چەند عەڵی چەند 21 بەڵێ نهاد نییە نهایەت خان ژمارە 21 بۆ تۆ بکەمەوە بۆی بزانم بەختت باشە واللهی بیا 21 بیتن با 21 بێتن بۆچی 21 هۆکارێکی هەیە 21 یان نیەتی هەر لە خۆ ڕابڵێ ها خات و نهایەت 5 پرسیارت هەیە بۆی بگەی بە 500,000 دینار باشە جا بابینەوە جێ خۆمان باشە دانیشم کاگاوڕێ بادانیشم خات و نهایەت زۆر ئاگاداری کات بە چونکە ئەم بڕگەیە 5 پرسیارە پرسیاری زۆر سادەی تایە پرسیاری قورسیشی تایە بە 5 پرسیار تۆ ئەگەیتە 500,000 یارمەتیشم بدە ئەتوانی بیگۆڕی پرسیارەکەت پێت خۆشە فانۆسەکە بگۆڕین پرسیاری مێنە هاوڕێیان فانۆسەکە بگۆڕین گۆڕم فانۆسەکان بە دڵی تۆ بەس خێرا 18 باش 18 بۆ جەنابتێن 18 بۆ جەنابەت ئێستا ئەکەینەوە کاک ئاری پرسیارەکان قورسن زۆر تایەتی لە هەردوو ڕەگەزەکەی تایە چێڵەی 18 بۆ جەناب دەکەمەوە بادانیشمەوە خات و نهایەت بە 18,000 فانۆسا فرۆشیتەوە واللهی ئەمێ خۆ بەخت دیکەم خۆت و بەختت ئەرێ ئەگەر سیچی تیان نەبێ هەر خۆت و بەختت واللهی با بڕواتن ئەو جاریان بە ئەوها بیتن تەواو بکەمەوە دیکەوە خات و نهایەتکردنم لەگەڵ تۆ خۆی بردنەوەی بەڕاستی زۆر سپاسدانەکەم بۆ ئێمە گەورەیە تۆ بە بەهای 180,000 دینار ئەتوانی بازاڕی جەژن لە کۆمپانیای سەفرە لە مارکێتی سەفرە بکەیت پیرۆزە لە تۆ خات و نهایەت
سەرکەوتوو بیت لە هەولێری خۆشەویستەوە. بەنان خان لە سلێمانیەوە پێم وا بێ کۆتا پەیوەندی شەوانی هاوڕێیان بەڵێ کۆتا پەیوەندیە. بەنان خان کاگاریم کاتە باشتر بۆ تۆ چۆنی حواڵە چۆنە قسەیەکمان بۆ بکە بەسەڵاتێکی خۆش قسەیەکی خۆش باشن شکر لەگەڵ کێ تەماشامانەکەی والله لەگەڵ هاوسەر و مناڵەکانم سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ هاوسەر و چای مناڵەکانیشتان ماچەکەی زانێمانی تقی سڵاویان هەیە بۆتان. بەنان خان چینە ژمارە چەندی فانۆسەکان چەنە ماوە کاگاری ماوە تۆ بە ژمارە بڵێ ئەوەی دەرچوو بێڵەمەوە ڕۆیشتووە ژمارە 22 ژمارە 22 ماوە ژمارە 22مان ماوە ژمارە 22 فانۆسێکی ڕەساسیە عیبینە بەنان شانسە باشە ینی چانسە باشە وڵا باشە لە چیا باشی لە چیا خراپی نازان بڵێم تر بە ئەم باشەوە سەدە باشە بەڵێ بەڕای تۆ چی تایە بخوای نازانم بینی خۆمان بە خاڵاتێکە بۆ دەرچووە دەشم شتێ باشێ دیکەمەوە بەڵێ یەک مانگ بێ بەرامبەر لە کۆمپانیای IQ پیرۆزی جەنابەت بێ ئینتەرنێتی بێ بەرامبەر باشە سەرکەوتوو بی زۆر سپاس بۆ پەیوەندێکات جارێکی تر خۆشەویستان زۆر سپاس بۆ هەمووانی کە پەیوەندیان پێوەکردین زۆر سپاس بۆوانی کە هەوڵیان ناو پەیوەندەکان وەرنەگیرابێ ئەمەل مەبن سبەی شەو هەوڵ بنەوە لەگەڵمان بن لە خوارەوەی ئەم لایڤە ئەم ڤیدیۆیە لە فەیسبوک ئەیبینن هەتا سبەینێ سعات 6 ئێوارەش هەر بۆتانێ بنووسن کوردستان تا ئەتوانن بنووسن کوردستان زۆرترین وشەی کوردستان بنووسن بۆی چانسی بردنەوەی مۆبایلێکی زیرەکتان هەبێ سبەی شەو زۆر سپاس بیریشتان نەچێت فانۆسەکان شەوانە بینەر بن هەندێک پرسیار ئەهێڵینەوە کەسێکە نایزانێ ئەیهێڵینەوە واتە ئەگەر لەم فانۆسانی کە هەیە هەمووی خەڵاتی تایبەتی تایە ئەم شەو پێم وانیە یەک کەسمان بێ خەڵات ڕۆیشت بێتەوە هەمووی خەڵاتی بردوێتەوە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای IQ بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت کە یەکێکە لە خێراترین ئینتەرنێتەکان لە کوردستان سپۆنسەرێکی سەرەکی پرۆگرامەکەمانە زۆر سپاس بۆ کۆمپانیای سەفرا کە یەکێکی ترە لە سپۆنسەرەکانمان شەوانە ئەو بە باهای 180,000 توانی بازاڕی بکەین کۆمپانیای ئاڤێرا بۆ بواری جوانکاری خانمان کە شەوانە 3 پاکێجی هەیە بۆ خانمان هەر پاکێجێک بە بەهای 100,000 هۆتێل و ڕیستۆرانتی تایتانی کە 2 کەس شەوانە ئەتوانن بۆ فێ بەربانگ لێ بکەنەوە لە هەمان کاتدا کۆمپانیای بلاگووت کە کۆمپانیایەکی تایبەتە بۆ بواری دروستکردنی بابەتی تەختە بۆ بواری تەختە سەران پێ بسپێرە چی تێ لە ماڵەوە بۆ دیکۆران بیکە تا سبەی شەو کاتێکی خۆش و ئارام بیرتان نەچێت لە پاش بەرنامەی فانۆسی ڕەمەزان شەوانی ڕەمەزان دەست پێکا و نەرمەندی خۆشەویست کاکە هەردی عوسمان عەلی ئەم شۆ میوانێکی زۆر تایبەتی هەیە دڵنیام کەستان دڵتان نایەم شەو کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکەتان لە کورسات لای مەشتی گۆڕن مەی گۆڕن بمێننەوە چاوەڕوانیەوەن تا سبەی شۆ پێدانەگەینەوە شاد و کامەرا من خواتان لەگەڵ